لە یادی سوێک ساڵەی کیمیابارانکردنی هەڵەبجە من وەکو فۆتۆگرافەر جەیل ئەحمەد لەگەڵ پێشەومەدی پێشانگایەکمان کردەوە سیوەک فۆتۆمان هێناوە فۆتۆکامان بەراوردکاریە لە نێوان ساڵی 1970 لەگەڵ 2009 بۆی کە بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی ئاماژەی پێکراوە کە بە هەموو گیان بڵێن ژیان لە هەڵەبجە بەردەوامە. من وەکو کچێکی شاری سلێمانی هەموو ساڵێک بۆ بەرزدارگرتنی ئەم یادە یادی کیمیابارانی شەهیدانی هەڵەبجە ئێمە هەموو ساڵێک ئەم یادە بەرز ئەنرخێنین. کیمیابارانی شاری هەڵەبجە ئەو ئازارەیە لە دڵی هەموو کوردێکە هەموو ساڵێک دووبارە ئەبێتەوانێ و ئەو برینە ساڕێژ نابێت. لە یادی 16 سێ یادی کیمیابارانکردنی هەڵەبجەی شەهید سەری ڕێز و نەوازشدا دەنوێنین بۆ سەرجەم شەهیدانی ئەم کیمیابارانە و لەو یادە خامناکەدا داوا لە سەرجەم حیزب و لایەنەکانی کوردستانی دەکەین بۆ دووبارە نەبوونەوەی ئەم کیمیابارانکردن و ئەم سەرکوتکردنی کووردا. ئەمڕۆ لە یادی هەڵەبجەی شەهید کە 16 سێ هەموو ساڵ ئەم یادە لە هەولێری خۆشەویست دەکرێتەوە کە ئێمەش ئەمڕۆ وەک ڕێز و ماتەمینێک لە بۆ جانی 5,000 پەپولەی کوردستان کە بوونە قوربانی بەدەستی ڕژەمی بەعزدا وەستان لە پارکی هەولێر لە بۆ ماتەمینی ئەو شەهیدانە. گەلی کورد هەوراز و نوشێوی زۆری بینیوە 16 سێ بۆ گەلی کورد ئەو ڕۆژە ماتەمبارەیە کە 5,000 ڕۆحی پاک لە هەڵەبجە چوونەوە بەر دلۆڤانی خوا. فستیڤالێکمان ئەنجامیاوە بۆ ئەوەی بە بڕێکی کەمیش بێ هاوکاریکی بچووک بکەین بە ئەو کەسانی ئەو مناڵانی کە توشبی شێرپەنجان چونکە ئەمانەوە دڵیان خۆشکەین. ئەم نەخۆشیە جگەلەوەی کە دەرمانی کیمیایی بەکارێنرێ ئەوەنی مەناعی مناڵەکە پێویستە بۆ چاکبوونەوە ئەوەنە دەرمانەکە تەئسیری تێناکە. ئێمە ژوستمان دڵیان خۆشکەین بە بڕێکی پارەی کەم بێ و بتوانین هاوخەمی خۆمانیان بۆ دەربڕین. لە ڕێگەی و چالاکیە پزیشکیانی کە دەکرێت و چالاکیە فرۆشتنی شیرینی و لەگەڵ چەندین چالاکی ئیشی دەست بتوانین داهاتێک کۆ بکەینەوەی ئەم داهاتە لە مەبەستی دابینکردنی پێداویستی منداڵانی نەخۆشخانەی هیوا بەڕاستی کە دەزانین ئێمە چەندین چین و توێش هەیە یاخود چەندین لایەن هەیە کە لە کۆمەڵگەدا پێویستی بە احتیمامە. گرنگەوەی لێرە ئێمە مەبەستمان لەوێ ئێمە دووشتی گرنگەیە بتوانین ئەو چالاکیانی فیستیڤاڵان ئەمجانین مەبەستێکی زۆر گرنگە بێ کە دوایدا قازانجێکی خۆی بۆ ناو کۆمەڵگە و چین و توێژەکە بێنەوە. دوێمیش بتوانین بوارێکی گرنگ بۆ گەنجان فەرەهەم بکەین کە بتوانین توانەکانی خۆیان دەربڕن و بە هەمان شێوە بە شێوازە بێ بەستنەوە کە تێدا قازانجێک بە لایەنێکی تر بگەێنن.